بۆکان حەسەن گەنجێکی هەڵەبجەیە و سەرقاڵی جێگیرکردنی زمانی کوردیە لەسەر تۆڕی جیهانی گووگڵ وە خۆی دەڵێ ژمارەیە قۆناغی زۆری بڕیوە و تا ئێستاش زیاتر لە 51,000 پەڕەگراف و داواکاری گووگڵی وەرگێڕاوەتە سەر زمانی کوردی. لە پلاتفۆرمی گووگڵیشدا دوو جار ناوی نووسراوە. ساڵی 2015 بۆ جوای بڵێن لە ساڵی 2015 کە بینیم میلەتی کورد و هەروەها خەڵکی هەرێمی کوردستان کێشەی وەرگێڕانیان هەیە بۆ زمانەکانی کە وەکو گەنجێک حەزم کرد زمانی کوردیش بێبەش نەبێت لەو پرۆژەیە، چونکە پێگەی گووگڵ یەکێکە لەو پێگیانە کە تا ئێستا لە یەکەم لیستی هەموو تۆڕەکانە لە هەموو جیهانەوە بەشێکی گرنگە، بۆیە حەزم کرد زمانی کوردیش لە ناو پێگەی وەرگێڕانی گووگڵا دابنرێت. ئەوە بوو لە ساڵی 2014 دەستم بە پرۆژەکە کرد و هەتا ئێستا بەردەوام لەسێ. ئەو کاتێک کە من لەم خۆناغا بووم 6,000 بۆکان دەڵێ وڵاتانی دیکەش بە هەمان ڕێگا ئەم زمانەیان لە گووگڵ جێگیر کردووە. گرفتی ئێستا نەبوونی فۆنتی کوردیە و بەکارنەهێنانیەتی لەلایەن ناوەندە حکوومیەکانەوە. هاوکات پێویستیشی بە کەسانی شارەزای زمانە. لە پێگەی وەرگێڕانە چەندین تایبەتمەندی هەبێت و جێبەجیان کە یەکێک لە تایبەتمەندەکان ئەبێ بۆ ڕێسە و یاسایانە بڕێکە پێگەی بۆ گڵداینەوە. بۆ نمونە بەپێی فۆنتەکان ئەبێ فۆنتی نائەرەبی بەڵام ئەفۆ فۆنتی کوردی بەکاربێنی و فۆنتی لاتین بەکارنێنی، فۆنتی عەرەبی بە هیچ شێوەیە بەکارنێنی. تا ئێستا بۆکان لەلایەن هیچ ناوەندێکەوە پشتگیری نەکراوە بۆ گەشەدان بە بیرۆکەکەی. دەشڵێت ڕۆژانە و بەردەوام لەگەڵ گووگڵ لە پەیوەندیدایە. بەپێی فیدباکەکانیش بە ڕێژەی جیاواز پیرۆزبایی لە کارەکانی لێکراوە. وەکو حکوومەت هاوکاری نەخێر بە هیچ شێوەیە هەتا ئێستا هیچ کەس وولایەنێ هاوکاری نەکردوم، بەڵکو بە پرسیارەتی خۆم و بە پرسیارەوەکو کوکو کوردێکی ڕەسەن ئەم کارم کردو و ئیشیشی لەسەرەکەم ئینشاڵڵا هیوادارم ڕۆژەکەم پرۆژەی سەر بێتە ناو سیستەمەکەوە و سەبارەت بە داواکاری داوام لە هەموو کەسێکەیە کە داخلی ئەو سیستەمە بن ئۆنلاینە. ئەمە مێژوو ناومانێنێت سبەینە با وەرگێڕانی غەڵەتی تیان نەکەن بۆی ئەمە دووبارە دانەنشین وەرگێڕانە غەڵەتەکان بسڕینەوە. بۆکان حەسەن لەدایکبووی ساڵی 1990 و دەرچووی زمانی ئینگلیزیە، بەڵام شارەزاییەکی باشی لە ئایتیدا هەیە. دەڵێت ماوەی 5 ساڵە سەرقاڵی پرۆژەکەیەتی و تاوەکو ئێستاش دەرفەتی دامەزاندنی لە هیچ دامەزراوەیەکی حکوومەتدا پێنەدراوە. فەرحان هەورامانی، دەنگی ئەمریکا، هەڵەبجە.